هەڵبژاردننی پێشوەختەی عێراق نزیک بۆتەوە و پارتی دیموکراتی کوردستانیش بۆ شێوازی بەشداریکردنی لەو هەڵبژاردنەدا دوو ئاراستەی جیاوازی تێدا دروست بووە. ئاراستەیەکیان پێی باشە حیزبەکان لە چوارچێوەی هاوپەیمانەتێکی گەورەدا بەشداری بکات کە لەسەر جەملایەن و نەتەوەکان پێک بهێنرێت و ئاراستەکەی دیکەش دژی گەڕانەوەی حیزبەکەیانن بۆ بەغداد و پێیان وایە هێزە عێراقیەکان بەردەوام دەبن لە دژایەتیکردنی حیزبەکەیان. هۆشیار زێباری ئەندامی مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان لە چاوپێکەوتنێکدا لەگەڵ کەناڵی شەرقی ئاشکرای کردووە بیرۆکەیەک هەیە کە هێشتا بەباشی گەڵاڵە نەبووە، ئەویش ئەوەیە ئێمە بۆ تەنیا بیر لە چوارچێوە بەرتەسکەکەی کورد بکەینەوە، بۆچی هاوپەیمانەتی دەرەوەی نەتەوە و مەزهەب نەکەین، واتە لیستی تێکەڵ. لە ڕاستیدا ئەمە باس کراوە، باسی لەوەش کردووە لەو بارەیەوە هێشتا بڕیار نەدراوە، بەڵام بە دووری نازانێت لەگەڵ ئەو لایەنانەی سوننە یاخود شیعە هاوپەیمانەتی بکەن کە نزیکن لەیان و دەتوانن لەگەڵیان ڕێک بکەون. ئەو سەرکردەی پارتی جەختی لەوەش کردووەتەوە هەرچەندە تاوەکو ئێستا گفتوگۆکان نەگەیشتونەتە کۆتایی لەسەر هاوپەیمانەتیەکە، بەڵام لێکۆڵینەوە لەسەری بەردەوامە. ئەوەشی پێشنیاز کراوە ئەوەیە کە ئەو هاوپەیمانەتیە بە بەشداری ئەو کوتلە کوردیانە بێت کە سەنگیان هەیە نەک کەسەکان، هەروەک لە هەڵبژاردنەکانی پێشوو ڕوویاندا. پێچەوانەی قسەکانی هۆشیار زێباری ئازاد جوندیانی ڕاوێژکاری مەسعود بارزانی سەرۆکی حیزبەکە پێشتر لە چاوپێکەوتنێکدا لەگەڵ گۆڤاری گوڵان ڕایگەیاندووە، هەرچەندە عەرەبی عێراق هەرگیز نەیانوتووە ئێمە نەتەوەی کوردمان قبوڵ نییە، بەڵام ئەوان کوردێکی کۆیلە، نەتەوەیەکی کۆیلە و بچووکیان دەوێت، بگرە لە ئاستی تاکیشدا ئەوان تاکی بچووکی کوردیان دەوێت، بۆیە ئەو کەسەی کۆیلەبوونی قبوڵە با بچێت بۆ بەغداد و تووشێتی ئەوەی کۆیلەبوونی کوردی قبوڵ بێت و بانگەشەشی بۆ بکات ناکرێت لە کوردستان بێت و بۆشی ناچێتە سەر. ئەوکات مەسعود حەیدەر ڕاوێژکاری بارزانی و بەشێکی دیکە لە سەرکردە و پەرلەمانتارەکانی پارتی دژی گەڕانەوەی حیزبەکەیانن بۆ بەغداد و پێیان وایە لایەنە شیعەکان دەیانەوێت تۆڵە لە هەرێم بکەنەوە و ئەوانیش فشار لە کازمی دەکەن کە بەشە بودجەی هەرێم نەنێرێت. دروستبوونی ئەم دوو ئاراستە جیاوازە لە ناو پارتی دیموکراتی کوردستاندا لە کاتێکدایە بڕیارە لە ڕۆژی 6 حوزەیران هەڵبژاردننی پێشوەختەی پەرلەمانی عێراق ئەنجام بدرێت و هێز و لایەنە سیاسیەکانی شاریەکە و بە جۆرێک خۆی بۆ هەڵبژاردنەکە ئامادە دەکات.